لە کاتێکدا دیارە براکەی ئەکرێتە ناو ئاوەکەوە ئەم خاتونە بە عوفمی کە برایەتی و بە مەبەستی ڕزگارکردنی هەوڵێکی بۆدا دوجار خۆی بێتە قوربانی لە خاڵێکی چاودێری برانی پێشمەرگەیە کە چاودێری جسرەکەکەن لەوێ برا پێشمەرگەکان بینیانە دانەی دوانسیانیش بینیانە ئەمڕۆ حوتەمی ڕۆژە گەڕانەکەین پرۆسەیەکی خێرامان دەست پێ کردو جیاواز لە پرۆسەکانی تر ئێمە کێشەمان لەگەڵ فەردانیە لەگەڵ هیچ کەسێکا کە دەیەوێ بێ هاوکارمان بێ مەدەستی شێگوشین ناکرێت و مەشقی نەکرد خەڵکەکان بخەیتە پرۆسەی کاکردنەوە هەر کەسێ بێ ئەم بابەتە بوو بۆ بابەتێکی سۆشیال میدیا بەڵام پێم وانێ ئەم مەوزوعە ئەم بابەتەوەنە گەورە بێ بەلای هیچ کامێ بە تایبەت بۆ ئێمە بەرگی شارەزانی بەڵێ بنای پەروەردگار هەڵبەت لە ئانیساتی دروستبوونی ڕووداوەکە هەفتەیەک بوو لە ئێستا بوونە بەیانێکی ماڵەم بەیان کە کاتژمێر لە پێش بڵێت لە شوێنی موقعی ئەورودا و کە تەنگەتوورەی پێوترە و جێگا شوێنەکە شوێنێکی مەترسیە ئەنی خەڵکی ناوچەکەش لەو جێگایە کەمتر دابەزی لەو جێگا بەڵام دیارە ماڵباتە ئۆتۆمبیلێکیان پیاوە و خۆشیان هەمووی خێزانێک بوون کە خوشک و برا و هاوسەرەکەی و با بڵێم کوڕە خەزوورەمانە گشتی پێکەوە بوون ئەم خاتونە بەڕێزە لەگەڵ ئەم برایەیە دابەزینی کردو بە مەودای 50 بۆ 75 مەتر لە شوێنی وەسانی ئۆتۆمبیلەکان بۆ ڕۆوە نزمی لە کاتێکدا دیارە براکەی بە مەبەستی سەیران هاتون هەڵبەت ویستویەتی لێ یەک دوو وێنا بۆ خۆیان وێنا بکەن و بە دوجار براکەی ئەکرێتە ناو ئاوەکەوە ئەم خاتونە بە عوفمی کە برایەتی و لە حیبەتی ئەو بە مەبەستی ڕزگارکردنی هەوڵێکی بۆدا دوجار خۆی بێتە قوربانی واکەوێتە ناو براکەی دێتەوە دەرەوە براکەی بیاگا بێ لەوەی کە خوشکەکەی بە ناوی زانرا کە خاتوو ئاگسای ناوە تەمەنی 27 ساڵە و پیشە مامۆسایە و دوجار سیرەکە مۆدایەکی زۆر لێوە دوورە هەوڵی داوە کە بە دوای ڕاکردن کە نەیتوانێت جێگاکەی وایە سەختی پیادا بە 18 خولەک بۆ 18 خولەک و چرکەیەک بە خێرایی ئاوەکە لێژی ئاوەکە وابووە لە جستی دوو بە پێیلکانی بە منطقەی ئالکانەوە جستێکی ترمانەیە لە سەروی پشتی گۆمی میکایل کە پێوترێ لێ بینراوە لە خاڵێکی چاودێری برانی پێشمەرگەیە کە چاودێری جسرەکەکەن لەوێ برا پێشمەرگەکان بینیانە دانەی دوانسیانیش بینیانە هەوڵێوەیان داوە کە بەڵام فریانەکەوتون لەبەر چاویانەوەم بووە شەپۆلی ئاوەکە وای بووە و دەکرێ بڵێم بۆ ماوەی هەفتەیەک ئێمە ئەمڕۆ حوتەمی ڕۆژە گەڕانەکەین پرۆسەیەکی خێرامان دەست پێ کردو جیاواز لە پرۆسەکانی تر لە 6 کاتژمێر بۆ 11 کاتژمێر ئێمە پرۆسەکەمان خێراتر کردووە و لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆکی شتیانە و کەوای پێچاک و پێشداری بۆ بەرگی شارستانی بووە ئێمە خاڵەکانی پشکنی زیابکەین ئەمڕۆ جیاوازە زیاتر لە 200 کارمەند بە کارمەندانی بەڕێوەبەتی بەشی زاخۆ کە ئەفسەری کارمەندیان هاتوون تیمێکی تایبەت بە مەلەوانی و بەلەم و کەرەسە و سالی خۆیانناوە تیمێک لە هەولێرەوە تەشریف هێناوە ئەفسەری تایبەتیان و تیمێکی تایبەت بە مەلەوانی لە خەباتەوە و لە دیوی قەندیلەوە ئێشگرێکی زۆر چڕپڕترمان هەیە تەنانەت تیمێکی ئێمە چۆتەوە دیۆش بەیانیش هەرزوو ئێمە پێشتم لە قەندیلەوە هاتینەوە سنووری خۆمان کە خۆم شراکێ پرۆسەیەمە کرد بەیانی کاتژمێر پێنجمی هاتممان کردووە بەڵام ئەوەی کە لەو دیوە تا خەبات بە زیاتر لە 35 تیمە دەوترێت زیاتر لە 85 بۆ قسە کارکتەر هێنێ خودی بەڕێز برای عزیزم عەقیدنالی بەڕێوەبەری بەرگی شارستانی هەولێر بە مەیدانی لەگەڵ پرۆسەکە لەو دیەوە و ئەمڕۆ فڕۆکەشمان بەکارێنا دوو فڕۆکەمان بەکارێن ئەمڕۆ زیاتر لە 5 بۆ 6 بەلەممان هەیە و ناکرێ باسی یەک دوو تیمی خۆبەخشیشمان هەیە لەگەڵمانە و باوەشی کاکردمان بۆ کردنەوە لەژێر چاودێری خۆمانە کارمەندمان لەگەڵداناون وەکی کۆمەکیان بکەن ینی بۆی کە سەلامەتی ئا بۆ ئێمە زۆر گرنگە لە ئاسمانەوە کە دوو فڕۆکە حتا خۆشمان لەگەڵ یانە بابەتی بەرزبوونەوە چون و ڕۆشتنمان کردو بۆ کە شوێنەکانی کە پێمان وایە بە دەست و قاش ناگەین سەختی تیادایە بە ڕێگەی فڕۆکە برانی فڕۆکەوان کە تەشریفیان لەولێرەوێناوە ئێمە ئەم سێرشە بکەین گەڕانە بکەین وەجگە لەوە لە ڕێگەی بەلەمەوە لە ناو ئاو لە ڕێگەی شکانەوە خاڵی چاودێری واتە لە سێ خاڵەوە لە سێ شێوەی گەڕانەوە ئێمە بەرداوامیمان داوە ئەمە 11 کاتژمێر خۆی ئەبێ بە شێوەیەکی ستاندارد بە شێوەی ئەلمێکی ئەبێ لە 6 زیاتر نەبێت بەڵام ئێمە پرۆسەکەمان خێراتر کردووە کردمان تا 11 کاتژمێر تەنها کاتژمێرێک شتانمان هەیە بۆ بابەتی شوێکی موچانێکی کورت
و گەڕانەوەمان بۆ سەر ئەرکەکان و مراجعەی پلانەکانمان لە 5:30 بەرنامەمان کە هێشتا تاریکیە ئەو دەکەوینە 7 ئێوارەوە هەندێک جار 6:30 کۆتای پێێن پرۆسەکە ئاسان نییە بۆ مێدەین کە چانس یاوەری ئێمە و ماڵباتەکە بێت ئەم بابەتە ئێمە باسمان لەسەر نەکردوێت بە بابەتێکی میدیای کێشەمان نیە لەم بابەتەیە ئەمڕۆ کانۆژ دوودانە تیمی خۆبەخشمانێ تەنانەت گرفتێکمانە بوو ئەمڕۆکانە تیمێک لە تیمەکان بەلەمەکەشیان وەرگەڕانی کردبوو و تیمی ڕاستمان لەگەڵیا بوو خۆشبەختانە گیانیان پارێزا بوو و توانیمان هەم بەلەمەکەشی بۆ دەرکەینەوە ئەگەر چی ماتۆڕەکەی باوەش ئێمە لەگەڵەوەش ئەمە قەرەبووی ماتۆڕەکەشیەکەینەوە بۆیە ئێمە بابەتی سەلامەتی ئەوانیش بێن بەگرنگ ئێمە کێشەمان لەگەڵ فەردانیە لەگەڵ هیچ کەسێکا کە دەیەوێ بێ هاوکارمان بێ مەدەستی شێگوشین هەر کەسێ بێ ئەم بابەتە بوو بۆ بابەتێکی سۆشیال میدیا بەڵام پێم وانێ ئەم مەوزوعە ئەم بابەتەوەنە گەورە بێ بەلای هیچ کامێ بەتایبەت بۆ ئێمە بەرگی شارستانی بەرگی شارستانی بازنەی کارکردن زۆر کراوەنە هەر مەرج نییە بەس بابەتی پرسی خینکان بوو ئێمە هەژدە ڕۆڵمانێ دارمانە بردمانە خینکانە سووتانە ئاگرە جەنگەڵیەکانە بەردەوام ڕۆژانە ڕوودامان ئەمە کەیسی یەکەمی ساڵە لە وەرزی دومی ساڵە کە لە مانگی چوارە دوسێ جۆر هەیە لە هەر نەک بابەتی گەڕان لە بابەتی ئیشکردنیشە وە گرێبەسمان هەیە بە پێی خصوصیاتی گرێبەس ئەگەر ئەوانەی خصوصیاتی مافیان بۆ هەژمارەیەکی و لە ڕێگەی وەزارەتەوە تەڵەن فۆرم و شێوە ئیدارەکانی پڕکاتەوە بەرامبەر هیلاکەتی بڕێ خەرجی پێدرێ ئەوەی خۆبەخشە و خەرجی نیە دێ ئارەزومەندیە لە ڕێگەی ئێمەوە وا فۆرمێکی پێینەکرێ و فۆرمەکەی پڕکاتەوە و دوجار ئەو فۆرمە بنجەریەکەین بۆی کە مەشقێکی پیشەی بکە مەرجێ بەس بۆ مەلەوانی مەشقێکی خێرای سرعاکە اینجا دەستێگرین لەگەڵمان ناکات ناکرێت و مەشقی نەکرد و خەڵکەکان بخەیتە پۆسەی کاکردنەوە بەڵام بۆم بە جۆرە بابەتانە ماڵباتەکان داوا دەکەن فڵان کەس لە فڵان جێگەوە بێ زۆر ئاسایی ئەوان داوا دەکەن بە ئێمە دەڵێن مەژلاری نەبوون و یعنی خۆمان نیشانە دەین بە عنوانی ئەوەی بەڵام بە مەرجێ هەر کەسێ بێ لە ژێر شتافی با بڵێن بەرگری شارستانی کارکە شێوەکە پرۆسەکە جوانترە بێت پرۆسەکە شەروایە ئەنی ئێستا من تیمەکانی تریش داخوا هاتووە هەولێر هاتووە من مدیرێکم کە دێمە ئێرە بەڕێوەبەری بەشم هەیە برا ئەفسەرێکمە بە پلێڕایت دێم بەو ئەڵێم تۆ چیت پێویستت لێرە بۆت پڕکەینەوە حتا لە لێرەش نەبین لە شوێنی ڕووداوی کۆمەکی دەکەین بۆی کە لە ڕووی لۆجستی لە ڕووی مرۆیی هێزی مرۆیی چی پێویست بێ ئەمەی بۆکەیت بۆ بابەتی خۆبەخشەکانیش 1 کە لە کارەساتیشە بوو مەلەرزەیەکە شتێکە دێنە کای کارکردن ئەبێ ئێمە ناویان تۆمارکەین ژمارەی تەلەفۆنیان زانراو بێ سوسیاتی جەستەیی ئەمانە هەموو بۆی کە شتێک ڕوونەدا دەڵێن ئێمە کە ئەو شتێڵێن دوورکەوتنەوەمانە لە شێوە کلاسیکەکە شێوە کۆنەکەیەتی بە شێوەی کارکردنمان پشت بەسم بەکاری زانستی بە سیستەمێکی نوێکاری جیهانگیریە